ژنان لە پێشەنگی هەروادێ و بەرزبوونەوەی ئاستی شەپۆلی ناڕەزایەتیەکانی ئێراندان کە بە شۆڕشی ژینا ناودێر دەکرێت. دوای کوژرانی ژینە ئەمینی بەدەستی پۆلیسی ڕەوشت و ئاکار لە کۆماری ئیسلامی چونکە سەرپۆشەکەی بەپێی ڕێوشوێنە ئیسلامیەکانی ئێران نەپۆشی بوو، ژنان و کچان وەک کاردانەوە دەستیان کرد بە سووتانی لەچک و حیجابەکانیان و هەروەها قژبڕینی خۆیان. ئەم کاردانەوانە هەڵوێستەی ژنان و کچانی بەرپەرچەکردارێکی گەورەی بەدوای خۆی داهێناوە و هەروەها دابەشبوونێکیشی لە کۆمەڵگەدا دروست کردووە، بەشێک هاوڕان لەگەڵ ئەم هەڵوێستانەدا و بەشێکی تریش بە بێڕێزیکردن دایدەنێن بۆ ئیسلام. هەڵاڵە ڕافع نووسەر و چالاکوان لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. هەڵاڵە خانم سپاس بۆ ئامادەبوونت. با سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەین، سووتانی حیجاب بۆتە سیمبولێک بۆ ئەم شەپۆلی ناڕەزایەتی بە شۆڕشی ژینا ناسراوە. جا دەمەوێت بزانم ئەم کارە پەیوەندی هەیە بە داواکردنی ئازادیەوە یان ڕەهەندێکی ئاینی هەیە؟ سپاس بۆ تۆ. هەڵبەتە ئەم شەپۆلی ناڕەزایەتی ئەمەی ئێستا هەیە درێژەی ئەو شەپۆلانەی ژنان و خەڵکی ئێران بەردەوام ناڕەزایەتیان دەربڕیوە. هەر جارەی شتێک بووە یانێک بۆ ئەوەی بێنە سەرجادا، ئەمەشیان ژینا بوو. هەڵبەتە ئەزانین 2007 2019 و پێش ئەوە کە ساڵەها ئەم شەپۆلە ناڕەزایەتیانە هەر بەدەوام بۆ ئێرانە. هەڵبەتە پرسیژن من ئەمەوێ ئەوە بڵێم جارێ ڕاستی پرسیژن لە ئێران چونکە زۆر قسە لەسەر ئەوە ئەکرێت لە ڕیزبەندی یەکەمایە لەبەرەوەی پۆڵەکەی سەرەکی وەستاندنی ئەو باڵخانە و سیستەمی کۆماری ئیسلامیە، لەبەرەوەی ئەو هەر یەکەم جار کە هاتە سەر حکوم بە حیجاب دەستی پێکرد، بە حیجاب خستنە سەرسەری ژنان کە لەوێ وەتوانی هەموو کۆمەڵگا ڕابدا، لەبەرەوەی ئەو حیجابە خۆی لە ڕاستە ئامراز و هێمایەکی ئەساسیە بۆ داسەپاندنی شەریعە و قانون و ڕێساوی یاساکانی جمهوری ئیسلامی. ئەمە حیجاب پەیوەندی بە تاکێکەوە یان باوەڕێکەوە یا کەسێکەوە کە باوەڕێکی ئاینی هەبێ نەماوە. حیجاب ئێستا ئەو ئامرازەیەکە جمهوری ئیسلامی ئەگەر حیجاب وەلان بێ جمهوری ئیسلامی بەڕاستی لە ئەگەرێکی زۆر زۆرا منە توان بڵێم سەدان یعنی ڕوخانی جمهوری ئیسلامی لابردنی حیجاب، چونکە ئەو بەوە هاتە سەر حکم. جگەلەوە پرسی حیجاب بەڕاستی سووتاندنەکەی یعنی ئیشکردن لەسەر ڕوخاندنی 41 ساڵە لە بەرامبەری وەستاوە و ئەمە پێم وانە بۆ بریندارکردنی هەست و سۆزی تاکێک بێ کە باوەڕی بە ئاین هەیە. بەڵێ هەڵاڵە خانم لە هەرێمی کوردستانی عێراق ئەم بابەتی سووتانی حیجابە بۆتە بابەتێکی ئێجگار مشتومڕ لەسەر و جارێکی تر دابەشبوونی لەناو ژنان و کچاندا دروست کردوتەوە. هەیە داکۆکی لێ دەکات و کەمی ژنین ئەوانەی دژی وەستاونەتەوە. ئایا کێشەی ژنان لە هەرێمی کوردستان بریتیە لە حیجاب و سەرپۆش؟ مەبەست لای خۆمان. بەڵێ لە مەبەست لە هەرێمی کوردستانە. ئەزانی ئەمە تەفسیری بەمەبەستەوە هەڵبەتە ئەمە ڕەوتە سیاسیەکان ڕەوتە سیاسی ئیسلامیەکان ئەمانە ئەم تەفسیرەکەن کۆمەڵگاش بدوای خۆیانە بۆ ئەم تەفسیرە ڕائکێشن کە ئەمە پەیوەندی بە حیجابێکەوە هەیە، ئەمە پەیوەندی بە حیجابەوە هەیە بە شکڵێکی شێوەیەکی گشتی کە هێما و ڕەمزی جمهوری ئیسلامیەوە پەیوەندی حیجابی زۆرە ملێوە هەیە، پەیوەندی بەوە نییە کە هەرچەنە من پێم وانە حیجابی ئازادانە هەبێ، بەڵام لە بەرامبەر تاکێکە. بەڵێ هەڵاڵە خانم مەبەستەکەم لەوەیە ئێمە دەبینین لە زۆربەی بەشەکانی جیهان پشتگیریەکی زۆر لە ژنانی ئێران کراوە. باشە ئەم دابەشبوونە لەناو خودی ژنی کووردا بۆ هەیە، بۆ نمونە لە هەرێمی کوردستانی عێراق ئەم دابەشبوونە بۆ هەیە، یعنی بۆچی ئەم دەنگی ناڕەزایەتیە بەرامبەر بە سووتانی حیجاب لەناو خودی ژنی کوردەوە سەری هەڵداوە لە هەرێمی کوردستان؟
لە کوردستان بشێکە لە هەموو عالم ولا هەموو جیهانیشە هەمیشە لە پرسە حساسەکان و هەستارەکانە وا چارە نووسازەکانە دوو ڕەوت وردە ڕۆژ نەبێتەوە ڕەوتێکیان بێ قەید و شەرت داکۆچی و دیفاع و لە پشتی ئازادی بێ قەید و شەرتی ئینسانەکان ژنان ئەوەستێتەوە و هیچ ئەگەر و ئەگەرێکی لەسەر نییە بۆ ئەو جەم سەرێکی ئەو ئەمانە بەداخەوە جەم سەری ئەو بەریان ئەو جەم سەرەیەکە کە بە پێچەوانەوە بەڵام ئەویش لە ڕەوتی جیاواز پێکیە ڕەوتیان هەیە لە هەنێک لە قۆناغا ئەبێتە دیفاعکەر لەم ئازادیانە تا ڕادەیەکی محدود لە هەنێکیانە شەرمنانە ئەو ئازادیان و ئازادیان ناکاو لە هەنێکیانە تەواوی دەرئەکەوێتە ناوەڕۆکی جەم سەرەکیە لەبەرەوە من پێم وایە کوردستانیش بەشێکە لەوە و جگەلەوە بیرمان نەچێکە ئێستا بەتایبەت لە وڵاتانە چاکە بەڕاستی ڕۆحی هاوپشتی هەڕادێک کەمڕەنگە تاڕادێک کەمڕەنگە بۆ لەبەر ئەوەی یعنی بەگشتی ئێستا لە ئەوروپا جدی هاوپشتی و بزوتنەوەی جەماوەری کاریگەری زۆر هەبووە لە گۆڕانکاریە بەڵام لە کوردستان بۆ نمونە بزوتنەوەی جەماوەری هاوپشتی ئەوەی کە کۆمەلگا کردی و ڕاپەڕین و پێش ڕاپەڕین دواتر ئەم 30 ساڵە ئەمەمان بینی کە بینیمان ئەنی بەرهەمەکەی لەبەرەوە خەڵک ڕادەیەک تووشی ناومێدی بووە ئەمش هەیە لە لایشی کەشەوە خەڵک خۆی نەگەیشتۆ بەو ژیانە ئازاد و ئارامێکە هەیە یعنی خەڵکیش خۆی دەرگیری لەوانەیە بە یاسا نەبێ وەکو ئێران بەڵام بەگشتی سیاسەتی ئێران خۆی کاریگەری زۆری هەبووە لەسەر ڕۆژڵاتی ناوەڕاست و لەسەر عێراق و لەسەر کوردستان بەتایبەتی کە هەمومان ئەزانین یعنی ئەمەش خۆی خەڵکی وڵێ کردووە کە ئەو باوەڕەی خەڵبەتە ڕێگی دانک من پێم وانێ ڕێک بەڵێ هەڵام ئەمە کاری بۆ کراوە بەڵێ بەداوای لێبوردنەوە بە وادەی و توێژەکەمان هەر ئەوەندە بوو زۆر سوپاس دەکەین بۆ بەشداریکردنت لەم بەرنامەیە.